وعليكم السلام شلوني؟ باشی؟ الحمد لله باشم. ناوی بەڕێزێ؟ إبراهيم. کاک ئیبراهیم بە چیا سەرقاڵی کاک ئیبراهیم؟ چ بەڵێ. کارێک دەکەی؟ ئەمن تەڵەبەمە. تەڵەبەی؟ بەڵێ لە زانکۆی تیشک. دەی لە شەستاق بە لە چ بەشێکی؟ دەرماسازی. بە حەزی خۆت چوویتەوە بەشە؟ نا والله. ئەی حەزت لە چی بخۆت؟ حەزم لە هەندەسەی بوو هەندەسەی معماری. بەس چوومە دەرماسازی الحمد لله. هەموو شتێک خێریتەیە. وایە. ئەو ڕێگەیە باشە کە خۆی گەورە بۆت هەڵەبژێرێ نەک ئەوەی کە خۆمان حەزمان لێ. طبعا وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. ئافەرین. ئەوە ها بە سوورەتی قورئان بۆی وتم ماشەڵڵا ئەوانەی لەگەڵ قساگەن ئەوە زیرەکن ئەی ئافەرین. سپاس دەکەم. ئێ چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵ؟ والله هاتم لو سەردانی دەکەم. شتە کڕی؟ پیاسە. حەزت لە چێ بیکڕی؟ طحینە نازانم چی. ئەمن کوردیەکەم باش نییە. مشکلە وەڵا ئەڵێ بولبولی ماشەڵڵا چی باش نییە لە من کوردیەکەی لە کوردیەکەی من باشترە لە کوردیەکەم باش نییە. زۆر باشە. سەرکەوتوو ئینشەڵڵا. حەزت لە طحینە ڕاشی بەڵێ ئەوەی لە کونجی دروست دەکرێ زۆر پێخۆشە. والله زۆر خۆشە. بەیانیان ئەی خۆی شاو دەخۆم. بەیانیان. لە بەیانیان. حەزت لە نانی بەیانیانە؟ طبعا. خۆشترین ژەمە. طبعا. لە ماڵەوە نانی بەیانی خۆیان لە زانکۆ؟ والله عندك يعني جارك لمال دروس دەکەم جارك ئەمن تەڵەبەی داخلیمە. لە داخلی؟ ژیانی داخلی چۆنە بەلاتەوە؟ والله زۆر قورسە. قورسە؟ بەس قەی ناکە مرۆڤ بنیاتەنێ. ئەکید يعني فێرتەکە پشت بە خۆت ببەستی. هات بووم کو ناین دروست دەکەم جلوبەرکم خۆم يعني جلوبەرکی خۆم خۆت دەیشۆی؟ بەخۆم دەیشۆم. ئافەرم. ئەوە خێزانی مستەقبەلە لێرەوانە پێڵە مەڵم حەساوی بۆ خۆ. یارمەتیە چێشتی بۆ لێنی جلی بۆ شۆی وایە؟ طبعا. دەی ئینشەڵڵا سەرکەوتووە بی. ژیانی داخلی ڕاستە قورسە چکە پێشووتر ئەو کارانی کە لەوێ دێکی لە ماڵەوە نەتکردووە بەتایبەت بۆ کوڕ چکە کەچ هەر ئەو ئیشاناکە لە ماڵەوە. والله خستنی شتەوە خواردن دروستکردن. باشی لە خواردن دروستکردن؟ ئەرێ والله مشتێک دەتان. چی دروست دەکەی بۆیان؟ والله دۆڵمە دروست دەکەم. ئافەرین. برنج و مەرەگە تەشریب. زیاتر ئەڵەن کام خواردنەوە خۆشە برادەرەکانت؟ والله بەس ئەمن برامە لە داخلی. تۆ براتن؟ ئەمن برام بەڵێ. ئێدە یانی براکە وەگەر ناخۆشیش بارە لە خۆشە. خۆش هەر دەخۆ. دەی زۆر چاکە لە شتان ساغ بێ. پرسیارێکە لێ یەکەم وەڵامەکە زانی؟ ئاسان بەسەر چاو. یارمەتی تێم. باش ئەگەر قورسیش بێ هەر یارمەتی تێم بۆی ببیتە خاوەن خەڵات باشە؟ لە قورئانی پیرۆزدا چ سوورەتێک تایبەتە بە ڕزق و ڕۆزی؟ بە ڕزق و ڕۆزی؟ بەڵێ اختیار تێمێ. سورة واقعة، سورة ياسين، سورة فاتحة. ياسين. بيقورا؟ فاتحة. دو جورا. لا بيقورا. الواقعة. يقول سورة الواقعة. سورة واقعة. سورة واقعة؟ داس خوش. والله ما كان راسته بيتا خوان خالاتێکی زۆر باشم بنێ بۆ ئەو کوڕە ڕێکوپێکە فەرموو ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت دەچیت لە تێکساس چیکن بە فرینان دەخۆی مادەم باسی خواردنمانگر وڵە ناخۆ برسی دێستا پرسیارش کە پرسە ینی هەروالۆ زانیاری پرسیارێکی تری لێ پرسم ئەی تۆ خۆت زانیاری لە چ شتێکا زۆر باشە؟ والله قورئان باشم لە مێژوو لە بیرکاری. ئافرین. لە زمانیش من 4 زمان دەزانم. 4 زمان دەزانی؟ عەرەبی و کوردی و تورکی و ئینگلیزی. ئەی ئافرین زۆر باشە. چەند زمان بزانی ئەو نە مرۆڤی ئەو نە بەشەری. وایە؟ یعنی مرۆڤێکان بەس ئینگلیزی زانێ مرۆڤێکان بەس عەرەبی زانێ بەڵام ئەو چەند مرۆڤە لێک مرۆڤان ئەویش هەم بۆ کارکردن هەم بۆ ژیانی ڕۆژانە زۆر باشە زۆر سوودی لێ وەرەگری. ئینشەڵڵا هەر سەرکەوتووە بی. شتێکی خۆشمان بۆ باس بکە. وەکو چی یعنی؟ بەسەر هاتێکی خۆش دەنگە خۆش نیە گۆرانێکمان بۆ بڵێ؟ ناوەڵە دەنگی خۆش نییە. ئەی لە چیا زۆر باشی؟ والله لە بەدەم ئیشکردنەوە چی ئەڵێی؟ يعني مهنەوە ئەو شتانە؟ بەڵێ. والله لە ڕسم باشم لە خەتات و چیتر والله ئەو شتانە ها لە ئەوە ماشەڵڵا باشی زمانی شەزانی تو زمانش دەزانم. جمهوری کوێیت لە سپۆرتەکان؟ لە سپۆرتەکان بەرشەلۆنە؟ ئەکید. یەکشتین. نازم بۆچی زۆربەی ئافرەتەکان بڵێ ڕیال مەدرید وەزم تاکە ئافرەتم من بەرشەلۆنەم. وای بەس آخر بەرشەلۆنە زۆر یعنی بەناوبانگ لە هەموو جیهان. وایە زۆر زیرەکن یاریزانەکانیان ماشەڵڵا. ئەکید و لەبەر میسیش من یعنی ئافەرین من ڕێک لەبەر میسی بەرشەلۆنە. ئەکید. زۆر چاکە لە شەستاق بێ زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ بەشداریکردنت.
کاتێکی خۆش بخوال لەگەڵ ان شاء الله سپاس خۆزم هێشتا حەزەکە قسەیتر ماوەگە حەز لێ قسەیتر ماوە بکەی نا پرسیار چتر لو پرسیاری تری لێ بکەم باشە شەقامی متەنەبی لە کام شارە بغداد ئافرین شارع الرشيد یاڵە دەی باشە پرسیارێکی ترێ لێ یەکەم لەگەڵ مەتەڵا باشی لقى مطلع يعني یاڵە باشە ئەڵێ ئاوی پیا بکەی تەڕ نابێ خەنجەری پیاکەی شەق نابێ اسفنج نا وەڵامێکی ترمان پێ بڵێ و صابون صابون بەداخەوە زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەشداریکردنە زۆر خۆشحاڵ بووین کاتێکی خۆش و خوال لەگەڵ